واز ناینین هەر بەردەوامین. دوای 17 ڕۆژ دەرچوانی کۆلێژەکانی خانەخین جارێکی تر هاتنەوە سەر ڕێگای سەرەکی کەلارخانەخین و ئەم ڕۆژ ڕێگاکەیان داخستۆ بە ڕووی ئۆتۆمبیلی بارهەڵگردا وەکۆی بینین لە دیمەنەکاندا دەرچووەکانی کۆلێژەکانی خانەخین لەسەر ڕێگای سەرەکی کەلارخانەخین دانیشتون ئەمڕۆ بەهۆی بەهێزی گەرماکەیەوە هەموویان چەتریان پێەیە. خاتون سڵاو لێبێ چەند ساڵە خوێندنت تەواو کردووە و تاوکەی بەردەوام بن لەم گربوونەوەیە؟ ئەو 2 ساڵە تەواوم کردووە و وەڵا هەر بەردەوامین تاوەکو جێبەجێ ئەم کارەبانە بۆ بکەن. چیتان پێوت پێدەوە تاوەکو ئێستا هیچ شوێنێک بەڵێنەدەن و هیچ نییە تا ئێستا هیچ لایەنێک هیچیان بۆ ئێمە نەکردووە تا ئێستا. ئامادەش نین واز لە گربوونەوە مانگرتن بێنن؟ واز ناینین هەر بەردەوامین. باشە دەستەکان خۆش بێ بەڵێ وەکەوەی بینن ئەمڕۆ ئەم دەرچوانە چەتریان پێ بەهۆی بەهێزی پلەکانی گەرماوە بۆ ئەوەی تیشکی خۆرەکە کاریگەری نەبێت لە سەریان. وەکۆی بینن لە دیمەنەکانی پشتبوونەوە بارهەڵگرەکان بە درێژایی ئەم ڕێگا وەستاون و ئەم دەرچوانە وەکو خۆیان ئەڵێن ئامادە نین گوازە گربوونەوە بێنن تاوەکو کاتی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت.